بەناوی خی گەورە میلەبان ئازانم سلااوان لێبێت خۆشحاڵم لا ڕۆژێکی نوێ لاگەشتی شیکاری وەرزشی لەگەڵەوەی بەڕێز خۆشەویست پێک دەگەینەوە کە ئەمڕۆ ڕۆژی پێش دەستپێکی یارەکانی چامپیۆنز لیگە لە چوونی قۆناغی 16 من ئەمڕۆ هەوڵ دەدەم قسەی بکەم لەسەر سەرکەوتنەکەی بەرشەلۆنە و بەراوردێکی بچووکەم لە نێوانی میلان و لە نێوانی ڕۆما و لە گۆڕانکاری ئەم دوو ڕایەنەرە کە گەرچی ڕانێری سەر ڕای دەستپێکیشی لە ئیتالیا وەکوپی ویز دەرنەکە بەڵام دواتر دوبارەدۆخی تیپەکەی باشتر کرد و بە پێچەوانەوە فۆنسیکا بارودۆخەکەی لە میلان یاخود بڵین کۆنسیسا و بارودۆخەکەی لە میلان سەر ڕای سەرەتایەکی باش بەڵام تا دێت بەرەو خراپی و خراپتر دەچێت. تەمانەوەی گرنگ بێ لەسەر بەرشەلۆنە کە باسی بکەین وازحە لێرە دایتر گرنگ سەرکەوتنە چۆن ئەم سەرکەوتنەیە چۆن ئەم سەرکەوتنە نایە چۆن ئەم ڕێگەیە دۆزیتەوە گرنگ ئەوەیە تۆ سەر بکەویت گرنگ نییە لەوەی تۆ چی ئەەکەی تۆ چی ناکەی بەڵێ پێش کارتە سوورەکە بەرشەلۆنە لە ئەجوای یاریانە بوو ڕیال سۆسیداد زۆر لە بەرشلۆنە باشتر بوو ڕیال سۆسیداد تەنانەت گۆڵێکیشی تۆمار کرۆف ساید بوو ڕیال سۆسیداد مەترسی دروست کرد بەرشلۆنە بێوەڵام بوو بەڵام بەرشەلۆنە ڕێگەی سەرکەوتنی بەوە دۆزی بوانێ کە ئێستا زۆر کە زۆر هاوڕێ لەوە چێ باس لەو کارتە سوورە بکە وەکو شتێک باسیکە کە یعنی هیچ گرنگیکی نەبێ بۆ بەرشەلۆنە نەخێر بەرشەلۆنە خۆی پلانەکەی بەو جۆرە بوو ڕیال سۆسیداد هێرشی تەواوی کرد لە 15 خولێکێکەکەم بۆ تۆمارکردنی گۆڵ بەڵام لە هێرشێکی هەڵگەڕایە بەرشەلۆنە بناغی هێرشەکەی خۆی ڕێخست وای لە ڕیال سۆسیداد کرد ئەم تیپە تەواو سەرکەوێت ئەم تیپە تەواو بێنە پێشەوانێ هەمان ئەو فشارە بەرزەی کە ڕیال سۆسیدا هەمانە فشارە بەرزەی کە بەرشلۆنە دەیکە هەمانە فشارە بەرزەی کە نازام هاوڕێیان ئەڵێن دەنگ نییە هاوڕێیانی کۆنتترۆل بارودۆخەکەمان بۆ چاکە نازام هاوڕێیانی لای بەڵێن دەنگ نییە جا باسەکە لێرە ئەوەیە کە ئەم پلانی یاریکردنە یاخود ئەم شێوازی یاریکردنە بەرشەلۆنە خۆی ئەمەی پیادە کرد و وای کرد کە ڕیال سۆسیداد بە هەمان تمۆحەوە بە هەمان ئامانجەوە ڕوبەڕووی بێتەوانێ و بە هەمان دۆخەوانێ بێت پەستام خاتە سەر بەرشەلۆنە و بتوانێت لەوەی کە مەترسی دروستکە بەڵام لە ڕێی هێرشێکی هەڵگەڕاوە لە ڕێی هێرشێکی هەڵگەڕاوە هەوڵ درا کە زۆر باشەڵێن لە تیڤی دەنگ هەیە بەڵام لە لایڤەکەیە دەنگ نیە وایان لە لایەمەوە نییە وایان نازامیتر دوایی چۆن چابێ بەس با ئێمە درێژی پێ بدەین ئەم پلانی کە بەرشلۆنە تەطبیقی کرد ئەم بارودۆخی کە بەرشلۆنە تەطبیقی کرد لەوە بوو کە ڕیال سۆسیداد تاوە سەرکەوێ و لە ڕێی هێرشێکەوانێ دانی ئۆڵمۆ خۆجینەوەیکی لە بەرگریکارەکان کرد و وای کرد عرقەلەیەکی لەلایەن بەرگریکارەکانەوە توش بێ وە کارتی سوور بکرێتە دەرەوە تۆمەیە بەرشەلۆنە بەزەم 15 خولەکەی سەرەتای وەربگری کە وەکو پێویست نەبوو یا بۆ نمونە 15 خولەکەی سەرەتای وەربگری کە لەگەڵ ڕیال سۆسیدادا نەیتەتوانی هێرش بەو جۆرە بکە بەڵام دوای ئەمە پلانەکانی بەرشۆنە بەو جۆرە بوو کە گوزی خۆی بۆشنەوە دوایەوە بەرشۆنە گرنگ ڕێگەی سەرکەوتنی دۆزیەوە و توانی 3 خاڵی گرنگ دەستەبەر بکە و توانی بارودۆخی لە لیگە باشتر بکە وەکو پێم وتی لێستەدا تەنها و تەنها ڕێگە سەرکەوتنە کە بۆ تۆ بۆ ئەوەی کە بتوانیت بەرداوامی بە پێشەنگی لیگا بدەیت و بەرداوامی بە ڕکابەری ئەتلێتیکۆ مەدرید بدەیت حاڵەتەکان هاتۆتە بەردەم بەرشەلۆنە هاوڕێیانی ئەزیزم لە لایڤەوە نازانم بۆ دەنگ نییە بەڵام لە تیڤیەوانێ دەنگ هەیە و هیچ کێشەیەک نییە زۆر لە هاوڕێیان داوایەوە دەکەن داوا لە هاوڕێیانی ئەزیزیشمەکەم هاوڕێیانی لایڤ ئاگادار کەنەوانێ لەوەی کە بزانین کێشەیەکە بێ لەم دەنگەیە کە ناڕاتە لایەن وەکو باسیشم کرد گرنگ بۆ بەرشۆنە تۆمارکردنی ئەم سەرکەوتنە بوو گرنگ بۆی ئەم 3 خاڵە بوو تیپەکەی هانز فلیک دوای یەکسانبوونەکەی ئەتلێتیکۆ مەدرید ئەم 3 خاڵە دۆخێکی باش بوو ئەم 3 خاڵە دۆخێکی بەرەو پێشچوون بوو ئەم 3 خاڵە
وەرگرتنەوەی لووتکەی ڕیزبەندی بوو. ئێستا بەرشەلۆنە باشتر و چاوکراوەتر و یعنی بڵین ئامادەتر خۆی بۆ ڕوبەڕووبوونەوەی لە ڕوبەڕووبوونەوەی بەنفیکا ئامادە دەکات، دواتر خۆی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئۆساسۆنا ئامادە دەکات، تاوەی دووبارە یاری بەنفیکا ئەنجام دەداتەوە ئەنجا یاری ئەتلێتیکۆ مەدرید دەکات و بە تایبەتی ئێستا بەرشەلۆنە ئەم یاریانی بردەوانێ ئستاری بەنفیکای هەیە زۆر گرنگە بەنجامێکی باش لی بێتە دەر، دواتر یاری ئۆساسۆنای هەیە لە نەوی یاریگای خۆیدا کە یاری چوونیشی بە ئۆساسۆنا دۆڕانەوە. ئۆساسۆنا ژێکێکە لەو تیپانەی کە لە قۆناغی یەکەم و لە یاری یەکەم سەرکەوتنی بەسەر بەرشەلۆنەدا تۆمار کردووە و هەروەها ئەوەشی کە گرنگە و دووبارە بێتەوە بەرشەلۆنە ئامادەکاریەتی لە دۆخێکی باشە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەتلێتیکۆ مەدرید، چونکە ئێمە دەزانین بەرشەلۆنە چامپیۆنز لیگی لە بەردەمدایە و ئەتلێتیکۆ مەدریدیش چامپیۆنز لیگی لە بەردەمدایە و هەردوو تیپ دوای دەرکەوتنی ئەنجامەکانیان لە قۆناغی شانزەی چامپیۆنز لیگە ڕوبەڕووی یەک دەبنەوە، یاوەتە لە یاری قۆناغی شانزە لە یارەکەی بەرشەلۆنەوە ئەتلێتیکۆ مەدرید یاری لووتکەی خولی ئیسپانی کە لەسەر یاریگای واندا میترۆپۆلیتانۆ بە یەک دەگەن ئەم هەفتەیە هەفتەی داهاتوو پاشتی یەکلا بێتەوە، پاشەوەی بەرشەلۆنە گەیشتۆتە قۆناغی چارێکی کۆتایی و ئەتلێتیکۆ مەدرید ماڵاوای کردووە، یاوەتە ئەتلێتیکۆ مەدرید گەیشتۆتە قۆناغی چارێکی کۆتایی چامپیۆنز لیگ و بەرشەلۆنە ماڵاوای کردووە، یاوەتە هەردوو تیپ گەیشتونەتە قۆناغی چارێکی کۆتایی چامپیۆنز لیگ و یاری لووتکەی لیگا ئەنجامێن، یاوەتە هەردوو تیپ ماڵاواییە لە قۆناغی لە چامپیۆنز لیگ کردووە و بە برینداری دێن یاری کۆتایی لیگەی نێوان خۆیان ئەنجام دەدەن. یعنی لە هەموو دۆخەکانە بە هەموو دەرەنجامێک بە هەموو ئەنجامێک ئەو یاریەی ئەتلێتیکۆ مەدرید و بەرشەلۆنەکە ئەنجام دەدرێت لە لیگەیە یارێکی تەواو چارەنووسسازە، یاریکی تەواو تایبەت دەرفە دەرەمێنێ، یعنی ئەگەر ئەتلێتیکۆ مەدرید بیباتەوە فەرقەکەی دوو خاڵ پێش بەرشەلۆنەکەوێت، ئەگەر یەکسامە بەرشەلۆنە خاڵە لە پێشەوە بێ، یعنی هەر یاری تر لە دەست بیت تۆ ئەگەری گۆڕانکاریەم پێگەیە هەیە لەوەی کە یعنی تۆ بتانی بەو جۆرە ڕوبەڕوو بیتەوە یا بتانی بەو جۆرە لەگەڵ یاریکەی، ئەمە هیچ مەجالێکی تیانە. بۆیە وەکو پێم وتن ئێستا هەردوو یانەی بەرشەلۆنە و ئەتلێتیکۆ مەدرید چاویان لە ئەنجامەکانی چامپیۆنز لیگیانە و دواتریش یاری خولکە وەکو وتمان یاری لووتکە ئەنجام دەدرێت و یاری ئەم یاریە تایبەتمەندی خۆی وەردەگرێت لەو دۆخێکی هەیە. ئەوەی کە گرنگ بوو بەرشەلۆنە سەرکەوتنەکەی دەستەبەر کرد، بەرشەلۆنە 3 خاڵی گرنگی بەدەستێنا، بەرشەلۆنە لووتکەی ڕیزبەندی وەرگرتەوە لە ئەتلێتیکۆ مەدرید، ئەمەش هەنگاوە گرنگەکەی بۆ بەرشەلۆنە و خاڵە گرنگەکەشە لای بەرشەلۆنە. دەچمە سەر میلان، کۆمەڵە قسەم هەیە حەز دەکەم لەسەر میلان زۆر بە تایبەتی بیکەم، زۆر بە ڕاشکاوی بیکەم. تەبعاً هەموو تیپێک ساتی کەوتن و هەستانەوەی هەیە، هەموو تیپێک کارگێڕی هەیە، هەموو تیپێک سەرۆکی یانەی هەیە، هەموو تیپێک کۆمەڵێ دڵسۆزی هەیە لەوەی کە چاویان لە ئەنجامەکانی تیپەکانن، لە کۆی گشتی هاندەران و قسە خواردنی هاندەران و کاریگەری هاندەران بەسەر تیپەوانێ. من بڕوا ناکەم هیچ تیپێک هێندەی میلان هاندەرانی قسەیان لە ناو کارگێڕی و دەستەی کارگێڕی و تیپەکە تا بڕوە و هیچ تیپێک هێندەی میلان پاڵپشتی گەورەی هاندەرانی هەبێت لە بارودۆخە خراپەکانە و لە ئەنجامە خراپەکانە. کۆرفازۆت ئەو دەستەیە یاخود ئەو کۆمەڵە کەسانن کە پەیوەندی ڕاستەوخۆیان لەگەڵ سەرۆکایەتی میلانە هەیە، لەگەڵ دەستەی ڕانانی میلانە هەیە، لەگەڵ یاریزانەکانی میلانە هەیە و هەمیشە و هەمیشەش پاڵپشتیان بۆ میلان دووپات کردوێتەوە، هەرگیز نەگەیشتونەتە سەرەوەی ڕەخنەی ڕوخێنەر، دوای هیچ شکستێ ناتون پەلاماری یاریزان بن، ناتون پەلاماری ڕانەر بن، تا ئەو کاتەی شتەکان زۆر دەبێت، تا ئەو کاتەی گلەیەکان زۆر دەبێت، تا ئەو کاتەی کە ڕەخنەکان لە میلانە زۆر دەبێت. لە نمونە شەوی ڕابردوو چی ڕوویدا؟ لە نمونە شەوی ڕابردوو لە یارەکەی لاتسیۆیە بە ئاشکرا هەندەرانی میلان داوای چیانە کرد؟ باشکرا هەندەرانی میلان داوای دەست لە کارکێشانە و فرۆشتنی میلانیانە کرد لەلایەن کاردیناڵیەوە
و داوای دەستبەرداربوونی کاردیناڵیان نەکرد لە میلان. بۆ میلان بکەوێتەوە دەستی ئیتاڵیەکان، میلان بکەوێتەوە دۆخێکی باش لەوەی کە هەیە، لەوەی کە یعنی بارودۆخەکانی پێبەڕێوە دەچێت، چونکە کاری میلان تەواو ینی بە تەواوەتی چۆتە دۆخێکی دەرەوانە. من دەمەوێت ینی ئەمە وەکو ڕێکارەکان وەکو گرێبەستکردن میلان ئەو گرێبەستانەی کردووە کە ڕانەر داوای لێکردەوە، بەڵام گەورەترین کێشەی میلان لە گۆڕینی بەردەوامی ڕاهێنەرە. یعنی من تێناگەم تۆ ڕانەرێکی وەکو فۆنسیکا هێناوە لە خولا کۆمەڵی ئەنجامی خراپیەوە، باشە لەسەر سەر و لەسەر چاو ئەمە کۆمەڵ ئەنجامە، بەڵام بە هەموو دۆخێک لە خولیشا هێشتا خراپترین ئەنجامی پلەی شەشەم بوو کە گرتبووی. لە چامپیۆنزیگا تیپەکەی خستە دۆخێکی زۆر زۆر باشە و ڕاستە دویاری سەرەتای لە چامپیۆنزیگا بە لیڤەرپوڵ و بە لیڤەرکوزن دۆڕا، بەڵام دوایەوە هات لە ڕیاڵ مەدریدی بردە و کۆمەڵی سەرکەوتنی دیکەی تۆمار کرد، ینی 4 سەرکەوتنی یەک بە دوایی چێنا و تیپەکەی گەیاندە 12 خاڵ و خستێ دۆخێکی باشەوە لە چامپیۆنزیگی وەرزی ئەم ساڵە. لە خولدا هێشتا و تیپە بوو کە ڕکابەری لە گەیشتن بە چامپیۆنزیگی وەرزی داهاتووەکە. لە جامی ئیتالیا هێشتا یارەکان ئەنجام نەدرا بوو و ڕایەنەرێک بوو کە 4-5 مانگە لەگەڵ ئەم تیپە دەستی بەکارکردن کردووە، فۆنسیکا. ئیناکرێت تۆ ئێستا بۆ نمونە ئەوە کۆنسیساوە تۆ دەست بەکار بۆ لە ڕانەرایەتی میلان، ئەوە 2 مانگە لەوێ کار دەکات، ئێستا بەشێک لە هەندەرانی میلان داوای دوورخستنەوەی کۆنسیساوەکەن. کاکە ناکرێ تیپ بەم جۆرە بەڕێوە ناچێت ڕۆژەوەیەکێ بێ بە ڕانەر، هەر ڕۆژەوەیەکێ بێ سەرپەرشتی ئەم تیپە بکە. کاکە وەڵا هیچ کێشەیەک لە فۆنسیکایان نەبووە، کاکە ئێستش هیچ کێشەیە لە کۆنسیساوان نییە، عینن شتە مەجای بن کێشە گەورەکە کۆنسیساو نییە. کاڵم کێشە گەورەکە کۆنسیساو نییە بە چ دیوێ من پێتەڵێم؟ بە دیەوەی میلان جارێ بێ مەجای ئەم ڕانەرە با توانای خۆی نمایش بکە، مەجای ئەم ڕانەرە با ئیشەکانی خۆی پێشکەش بکە، مەجای ئەم ڕانەرە با توانای خۆی یعنی لەم تیپەیە بسەلمێنێ. هێناکرێت تۆ ڕانەرە 2 مانگیشکا 3 مانگیشکا بڵێ خواحافیز، لەسەر تەعادولی لەگەڵ ڕۆما بڵێ خواحافیز، وەڵات تۆ کێشە و لەگەڵ تیا و لیۆ دروست کردووە. کاکە وەڵا فۆنسیکا ڕاستی کرد، وەڵا تیۆ لیاو یعنی بەجددی بارگرانین بۆ میلان. من ئێستش داخم لەم هاندەرانەیە کە باسی پۆلیسی چەکەی کاکە ویژدانە بێ پۆلیسی ژەونە گۆڵوەسیستی هەیە، یعنی ئێستش کۆمەڵێکی زۆرێ سی یاری ناکە، سی یاری میلان ناکە، ئەپەکەی دەرەکە ئەڵێ میلان 2-1 دۆڕاستێرەکە گۆڵەکە وڵا پۆلیسی جەسیستی کرد، وڵا ئافەرم پۆلیسی جەسیستێکی باشی کردووە، باش یا پۆلیسیش گۆڵی کرد. ئەمانەیە بینیە، بەڵام دانانیشە سێری 90 دقەی میلانکە، وەرە 4 یاری سێری 90 دقەی میلانکە، سێریکی ڕافایلیا کە بزانە ئەمە ئەو ئەستێرەیە کە باسەکرێ، وەرە سێریکی تیۆ هێرناندێز کە بزانە ئەو بێسەحەبی کە لەلایەن تیۆ لە ناو یاریگادا جێبە پەیڕەوەکرێ، لەلایەن کیەوە پەیڕەوەکرێ. وەرە سێری پۆلیسیچ کە بزانە چی یاری لە میلان تێکەیە، چی لە یاری ئەم یاریزانانە دواخە، چی گۆڵی ئەم تیپە تاخیرەکە، چ تۆ بە ئەسیستێتی یەکەوی بە گۆڵێتی یەکەوی نا. ئێمە دەزانی هەج یاریزانێ هەر ساموێل چاکویزی کە لە میلاندایە، هەر ئەو ساموێل چاکویزی کە ئێستا لە میلاندا یاریزانێکی یەدەگا لە 2 یاری 15 خولەگی یاریەکە، هێندەی پۆلیسیش دەرفەتی یاریکردنی پێ بدە 3 قات بە پۆلیسیش یاریەکە. بە سڕی یاریکردنی پۆلیسیش لەلایەن فۆنسیکا لەلایەن کۆنسیساو من نازانم چی. ئایا زەختی کارگەڕی میلانە؟ ئایا معجبی ڕانەرە بەم یاریزانە؟ یعنی من لەم سڕە تێناکەم. یعنی وەرە سێری یاریزانەکانی میلانکە یونس موسا طبعا لە ماوەی ڕابردوو زۆر باش بوو، یونس موسا بەس شەوی ڕابردوو تۆزە خراپ بوو. یوسف فۆفانایەکی هێناوە لە خولی فەڕەنسیەوانێ، یعنی سوێنتان لەسرم نییە ئەڵەی زابتە، هەرچی ئەگرێ لێیە. یعنی لەگەڵ ڕێز و حورمەتم بۆ ئەو پلەیە، بەڵام وەڵاهی من ئەوەم بەس بینیەوە، یعنی یاریزانەکە ئەگرێ لێیە یا تۆپەکە ئەگرێ لێیە، تاوە هیچی تریتیان هەمووی لێیانە، ئەیتە یا تۆپەکەیە یا لە یاریزانەکەیە. پێکاتی سەرێکی میلانیشە. کۆنسیساو لێگەڕایتایە
کۆنسیساوت نێنایە لەم دۆخایە با فۆنسیکا ئیشی کۆتایی خۆی لەگەڵ میلان نابکردایە با ڕێکردنەوەکانی میلانی کردایە مێ مڕاعەتی ئەستێرەکانەکەی مێ مڕاعەتی لیا و تیۆ بکەیت بڕوا بکە کەس بەقەی فۆنسیکا یاریزانەکانی میلانی نەیەناسی کەس بەقەی فۆنسیکا مامەڵی تەندروستی لەگەڵ یاریزانەکانە نەکرد پێش یارەکەی ڕیال مەدرید لە چامپیۆنز لیگا لیا و تیۆ احتیاط کرد یا بەم جۆرە یاری ناکەن دەهاتە ناو سانتیاگۆ بەرنابیۆ بینیتان ڕێندەرس و لیا و تیۆ چ یاریەکیان کرد چه ئاسێکیان پێشکەش کرد لە ناو سانتیاگۆ بەرنابیۆ لە چامپیۆنز لیگا لە ڕیال مەدریدیان بردەوە کەو دۆرتمۆندەی کە باگەرێکی زۆرە گاتە قۆناغی چارێکی کۆتایی لەناو ئەو سانتیاگۆە 2 گۆڵی کرد 5 گۆڵی لێ تۆمار کرا بەڵام میلان هاتە ناو سانتیاگۆ پێشەوە فۆنسیکا قەرارەکانی دروست بوو هاتە ناو سانتیاگۆ بەرنابیۆ 3 دانە گۆڵی لە ڕیال مەدرید تۆمار کرد هەموو شتێک بواری تاکتیکی نییە تۆ دەبێت لە کۆمەڵی خاڵی تردا زاڵی بەسەرمتی پێ مەوە من بەداخەوە ینی بە خۆشم بە هەموو هەندێکی میلان بڵێم دۆخی میلان بەڕاستی لە دۆخێکی شێواوە لە دۆخێکی وێرانایە لە دۆخێکە کە دەبێت من هەرگیز لە کۆنسیسا و ڕازی نیم بەڵام هەرگیز داوای دۆخستنەوەی ناکەم و ناشمەوێت لە ڕانەراتی میلان دوور بخرێتەوە دەمەوێت کارەکانی خۆی بکە ئێستا ئەندێکی لەوا چێم ساڵیش چامپیۆنز لیگ بۆ پاریس سەن ژەرمان نەبە لە سندێکی پاریس سەن ژەرمان ئەڵێم من ئەم ساڵیش بیرمە بەرنامەمان کردووە لەگەڵ هاوڕێیان هەمووان ڕەخنیان لە ئیندیکی ئەگرت بەڵام من وتم هێشتا دەرفەتی خۆی ماوە ئیندیکی بێ 3 ساڵەکەی خۆی کارکە ئەنجە تۆ بێ ڕەخنی لێ بگری نابێت بە یاریە ڕایەنەر بەریتە سەر و بە ڕایەنەرە بینێتە خوارەوە ئێستاشی لەسەر بێ گواردیۆلام ساڵ دەست بەتاڵ دەرنەچووە گواردیۆلا سەرکەوتووترین ڕانەری مانچستەر سیتیە و باشترین ڕانەری 4 ساڵی ڕابردووە لە دوای کارلۆ ئەنشلۆتیەوە تۆ ڕەخنە لە ئەنشلۆتی ناگری تۆ پێ دوانی ئەم ساڵ ڕیال مەدرید دەم نازناوە نەباو نازام چی ئێستش باشترین ڕانەری 4 ساڵی ڕابردوو کارلۆ ئەنشلۆتیە باشترین ئەنجامەکانی زۆرترین نازناوەکانی 4 ساڵی ڕابردوو کارلۆ ئەنشلۆتی بردوێتەوە ئاساییە لە وەرزی ئەم ساڵ هەڵسەنگاندن ناکرێت بەڵام کاتێ وەرزی داهاتووەم ڕانەرە بەردەوامە بێت و ناتوانێت دامانجەکان پێچێ و ناتوانێت تیپەکەی ڕاپەڕێنێ ئەو کاتە وەرە بە هەموو تاریخیا بڕۆرەوەێ وەرە بە هەموو ئەو بەڕێوەبردانەیە بڕۆرەوە کە بەڕێوەی بردووە چ بۆ گواردیۆلا چ بۆ ئەنشلۆتی لەبێ ڕاضی ڕاستەقینەوەیە سەرەتای وەرز کە پاریس سەن ژەرمان کەوتە دۆخێکی خراپەوانێ تاوان ناوبەنا باسی ئیندیکی دەکرا تاوان منیش گلەیم لە ئیندیکی و لە ئەنجامەکانی هەبوو بەڵام هەمیشەژەوەم دووپات کردوەوە کە بە دەرفەتی تەواو بدرێ بە ئیندیشی داوەتا ئێستا پاریسێکی دروست کردووە کە تۆقێنەرە ینی لێڤەرپوڵێک کە یەکەمی چامپیۆنز لیگی گرتووە هەمووان وەکو یەکێک لە بەسترین پاڵەوراوەکانی چامپیۆنز لیگ دایاندەنە ئێستا لە یارەکەی پاریس سەن ژەرمانە بەسترین ڕێژە کە دەدرێت بە لیڤەرپوڵ بۆ سەرکەوتن ڕێژەی 155 گیرێتێ هەین تۆ سەیری کە ئەم پاریس سەن ژەرمانە لەکوێ گەیشتۆتە کوێ ئەم پاریس سەن ژەرمانە لەکوێ ڕۆشتۆتە کوێ بۆیە زۆر گرنگە ڕایەنەر بەردەوامی بە کارەکەی بە و بتوانێت لەگەڵ تیپەکەیە کاتی خۆی تەواوکە لە دوای تەواوکردنی کارەتەکەی تۆ ئەنجا قەرار بێ لەوەی ئەم ڕایەنەرە دوور دەخەیتەوە یا لەگەڵ یا بەردەوامی تەمان باسم لە بەرشەلۆنە کرد بەڵام هاوڕێیان وەبزانم زۆرینی پرسیارەکان تایبەتە بە بەرشۆنە سەرەتای لایڤەکە باسمان لە بەرشۆنە کرد تەمان وەکو وتمان بەرشەلۆنە گرنگ سەرکەوتن بوو لە میاریە دەستەبەری کرد ئەوەی کە لەگەڵ ڕیال سۆسیدادا بەرهەم هاو بەرهەمی یاریکردنی خۆی بوو و هەلفەوتانی بەرشەلۆنە دۆخی کاسای هەموو تیپێ هەل زۆرە فەوتێنێ تا میلانەم شەو یعنی 3 هەلی ڕاستەقینەی گۆڵ تۆمارکردنی فەوتانەوە لازیۆ لەولا هەموو تیپێک هەل ئەفەوتێنێ سەیریکەن با من بە هەندەری بەرشەلۆنە و ڕیال مەدرید پامێکیان پێبگەێنم زۆر جوان تێبگەم من بۆچی خۆم لە مۆزوعی حەکەم نە بۆچی کە باسی حاڵەتی حەکەمەکەن پێکەنینم بە زەلامەکەی طبعا ئەم مۆزوعی حەکەمە دوێنێش بۆم باسکردن ئەمە لە ئیسپانیا و لە ئینگلتەرا و لە ئیتالیا و لە ئەڵمانیا و لە هەمووی هەیە بەڵام فەرقەکە زین چی دروستی کردووە لەوە دروستی کردووە لە هیچ وڵاتێکی ترە هێندە هاندەرێکی دووبەرەی زۆری بەرشەلۆنە و ڕیال مەدرید بوونیە
بۆ نمونە ئێستا لە ئیتالیا هەندەری ئینتەر و میلان هەیە، بەس بەو زۆری بەرشلۆنە و ڕیال مەدرید نین. هەندەری مانچستەر و لیڤەرپوڵ هەیە لە ئینگلترا، بەس بەو زۆری بەرشلۆنە و ڕیال مەدرید نین. ئەو هاندەرە زۆرە وای کردووە کە هەڵەکانی داوری ئیسپانیا زۆر بە زەقی دەرکێت. دوێنە شەو میلان کارتێکی سووری پاڤلۆڤیچی یاوە، بەس خۆتان بڕۆن سیرکەم زانن پاڤلۆڤیچ بۆ کارتی سوورە. لێدانێکی سزا بۆ لازیۆی گیراوە، بەڵێ بەرکەوتنی ماینیانی تایە، بەڵام هەر ئەم حاڵەتانە چەندین حاڵەتە بۆ میلان نەکراوە بە لێدانی سزا. بڕوا بکەن پێم وتن یارەکەی ئیمپۆلی بوو، وتم لە خولەشی دەیە لێدانێکی سزای 100% بۆ میلان هەبوو، کارتێکی سوور لەسەر ئیمپۆلیە بوو، داوەر هیچیانی نەگرت. ئەمزانی ئەمەیەتەوە سەر میلان دا هەر ئەو دۆخەی کە ئەو لێدانە سزایە بۆ میلان نەیجیرارەکەی ئیمپۆلی و میارێ ئەم شەو لەسەری کرا بە لەدانی سزا. وەرە و کارتە سوورەی لە سەڵ واڵکەرە و کاتە نەکرایە کارتی سوور، ئەم شەو لەسەر میلان لەوە ئاسانتر کرا بە کارتی سوور لەسەر میلان. نە ئینفیراد بوو، نە بەرکەوتنی قولە پێ بوو، یعنی بڵێ پاژنەی پێ بوو بەریاریزانەکە، هیچ هێرش بەرێک بوو لە لاوە ڕێی دیفاعی لەگەڵا بوو، لەم لاوە گابیای لەگەڵا کارتی سووریە نەگەڕایە بۆ ڤار نێشت. لەبەرەوە من گاڵتەم بە هەندەری ڕیال مەدرید و بەرشلۆنەیە کە باز لە داوەرەکەن، یعنی زۆر سەراحەت پێدەڵێم، چونکە ئەوان زۆرترین سوودیان لە هەڵە داوەرەکان وەرگرتووە، هەردووچان بەرشلۆنەش و ڕیال مەدرید. من هەندەری میلان ساڵی 2006 بەرامبەر بە بەرشلۆنە میلان غەدری لێکرا، تێگەشتی لەم لە چامپیۆنز لیگ. بەڵێ ڕیال مەدرید غەدری بۆ کراوە، بەڵێ ئەمە وا بووە. بەڵام من پێت ئەڵێم من بۆیە هەمیشە ڕەتفعلی هەندەری ڕیال مەدرید و بەرشلۆنەم، چونکە من ئەزانم غەدر لە چ تیپێ کراوە، چونکە من خۆم تیپەکەم مەزلومە و هەمیشە غەدری بەرامبەر کراوە بەرامبەر بەو تیپانەش. خۆ بینیتانم ساڵیش لە سانتیاگۆیە ئەو پەنارتی لەسەر میلان گیرە، ڤینیسیۆس گۆڵەکەی کردەوە. ئەی پێویست ناگا شتەکان باسکەم، شتەکان زۆر ئاشکران. بۆیە من ئەوەی لام گرنگە، ینی خۆم لە بابەتی حەکەم لایەن لەبەروی ئەوە تا هەندەری تیپێکم کە میشە بەدەست حەکەمەوە ناڵانمە و نەهاتوشم کرد بیکەم بە هەڵاو نەخولەکە ناشرینکەین و نەبار و دۆخەکە تێکبین و هیچی شتێک ناین و ئاوا ڕاستەکەی خۆمانەکەین لەبەروی بە دۆخەکە ڕاتوین. کاکە ڕێبین ڕیال مەدرید خراپ، ڕیال مەدرید بۆچی خراپە، بۆچی خراپی ڕیال تۆ هاتوویت کاکە یاریە نە سیبایۆسە یاری کردووە، نە بێلینگامە یاری کردووە، نە بە باپێ و باژ یاری کردووە، نە ئەنچیلۆتی بە پێگاتێکی باشەوە چۆتە یاریەوە، تو بە تەمای چیت لە یاریە ناوەڵا هەر باش دەرناکەوی. وەکو وتیشم کاکچێنەر لەو پرسینگەی فلنگ یاری پێدەکات زۆر کوشندەیە، بەڵێ زۆر کوشندەیە بۆ پێکان، بەڵێ زۆر کوشندەیە بۆی کە گۆڵی لەسەر تۆمار کرێ، بەڵام زۆر کوشندەشە لەسەر تیپی ڕکابەر لەوەی کە زۆرترین پرێسی دەچێتە سەر، زۆرترین سەختی دەکەوێتە سەر، زۆرترین مەترسی گۆڵکردنی دەکەوێتە سەر، یعنی هیچی تر بەسەر چاو کاکە جەمال ئەڵێ بڵێ دادوەر، تەمان ئێمە لە زمانی خۆیان پێڵین داوەر نەک دادوەریش، دادوەر دەبێتەوە بە کەسێکە لە دادگاکانە کارەکان بەڕێوە با من پێڵین داوەر وەکو بارودۆخەکە. بەڵام دەست خۆش بێ کاک محەممەد باسی کێشەی میلانم بە تەواوی کرد. کاکەیوان ئەڵێ گەر بەرشلۆنە بەرامبەر بە بەنفیکا بدۆڕێت بەشکست بۆ فلێک قسێ بەکرێ سەریکە، وەکو کارەکانی فلێک وەکو کۆی گشتی مەجموعی کاری فلێگە گەروەری گری نەخێر بەشکست حسێب ناکرێت. بەڵام وەکوی ئەو لیڤڵەی کە فلێک بەرشەلۆنەی بردوۆتە ئەو لیڤڵاوە، ئەو هیوایی کە داوێتی بە هەندەرانی بەرشەلۆنە، وەکو ئەو هیوایی کە داوێتی بە سەرۆکایەتی یانەکە، وەکو هیوایی کە داوێتی بایریزانەکە، وەکو ڕێخستنەوەی بایریزانەکان کردوێتی، بەڵێ لە دیوەوەرزشیەکە و بەشکست دانرێ. بەڵام وەکو هەڵسەنگاندنی گشتی نەخێر. فلێک یەکەم ساڵێتی فلێک وەکو پێم وتن سەرەتای وەرزیش نەهاتون تۆ 6 گرێ بەس 7 گرێ بەس بۆم ڕانەرە بکەیت تا ئیجباریکەی بەوەی کە ئەنجامی باش بێنێ. ئێستا گواردیۆلا لە قۆناغی دووەمی پریمەر لیگا پێویستەکە ئەنجامی باش بێنێ، چونکە 5 گرێ بەسی دەبێت گرێ بەستەکانی دەرکەوێت. دەستپێی لە چامپیۆنز لیگ پێتان دەگەمەوە. خواتان